بۆ دەستکەوتنی یاریەکان بە ئەکاونت لەسەر پلیستیشن 4، 5، Xbox One، سیریس بە ئەکاونت و بە هەرزانترین نرخ وەروە گیم پاس، پلیستیشن پلس، هاچی فۆرزا، GTA، کردێتی ڕینبۆ، نتفلیکس، سپۆتیفای هەموو لەو شتانە توانن سەردانی تەلەگرامی سیداد بکەن یاخود ئەکاونت سیداد هەموو زانیاریەکان لە دیسکریپشن دادەنێم لە کۆمنتش دووبارەیان دەکەمەوە بە هەرزانترین نرخ وە جێگەی سیقان من خۆم لای ئەوان ئێستا شت دەکڕم 100% جێگەی سیقەیە وەروە کاکە سیداد خەریکی گیڤەوەیە لە تەلەگرامەکەی خۆی بۆیە ئێستا حالیان زوو بڕۆن سەردانی تەلەگرامەکەی بکەن گیڤەوەیەکە ببنەوە. گەیمەرانی کوردستان بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی سفر یەکژیری خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەی ژمارە 158 لەگەڵتانم مانجی ڕەمەزانی پیرۆستان پیرۆزمی هیوادارم ڕۆژ و تاعاتی هەر هەمووتان قبول بی لەوانەیە دوم چاوم دەنگم هەمووی وەکو یەک زۆر باش نەبی ئەوڕۆ بەڕۆژیم ئۆکەی چ بکەم هەرەوا دەبی هاوڕێنی خۆشەویستە پێشەویستمەنا پرۆگرامەوەی پێتان بڵێم لەو ئەڵلقەیە ریڤیوی یاری Resident Evil 4تان بۆ دەکەم لە کۆتاییەکەی لە کۆتایی پرۆگرام ریڤیوێکی تاوی Resident Evil دەکەم بە ڤیدیۆیەکی جیاواز لەوانەیە مەجال نەی بڵاویکەمەوە بەڵام هەر لە بەرنامە سفرەکژیری بۆ چوونی خۆم لەسەر یاریەکە دەردەبڕم. سەرەتاش باسی ئەو یاریانە بکەین کە لەو هەفتەیە بڵاو دەکرێنەوە یەکەم یاری کە گەیمەرێکی زۆر سەرەتا زۆر چاوەڕوان بەڵام ئێستا زۆر باز ناکرێت هۆکارەکەشی چییە نازانم بەڵام یاری کرایم بۆس ڕۆکەی سیدی لەو هەفتەیە لەسەر PC بڵاو دەکرێتەوە بەڵام هێشتا ڤێرژنی کۆنسۆڵەکەی دیارنیەکەی بڵاو دەکرێتەوە لەو یارێت تۆزەک دوودڵم لەبەرەوەی تاوەکو ئێستا هیچ ریڤیوەرێک دەستی بەو یاری نەگەیشتە واتە هیچ یوتیوبەرێک نەیتوانی و یاریەکە چۆن دەڵێ پریڤیو بکە یاخۆ ریڤیو لە بۆ بکە یاریەکە دوو ڕۆژی دیکە بڵاو دەکرێتەوە یاریش چەندجار چێژ پێمان وابوو بە ستایلەکی GTA دەچی بە کامری کەسیەکە بەڵام یاریەکە نرخی $20 لەسەر PC لەسەر ئەپیک گیمز داشکانی شیلۆکریا پێشەوەی بفرۆشرێ بە $16 یعنی لێستا داشکانی دەکرێت یاریەکە $20 بی بە GTA ناسیەکیت بەس نازانم کو دەبی دەرێ مۆدی ئۆنلاینەکەی بەقوتر دەبی وەشتانە ئارنەوە مهم لەو هەفتەیە بڵاو دەکرێتەوە دو هەفتەی داهاتوو بتان باز دەکەم کە یاریەکە چۆن بوو بۆ چۆن نەبوو هەر لەو هەفتەی هاوڕانی خۆشەویستم یاری سیفو دێتە سەر Xbox One و Xbox سیریسی وەروە مۆدی ئارینایە نوێیەکەش دێتە ناوی واتە یەکەم جارە سیفو بێتە سەر Xboxی و لەو هەفتەیە ئارینایەکەشی لە بۆ زیاد دەکرێت هیوادارم لە بۆ خۆتان سوودی لێ وەربگرن وار لەو هەفتەیە یاری The Last of Us لە کۆتاییدا پارت 1ەکەی لەسەر PC بڵاو دەکرێتەوە یەکەم جارە یاری The Last of Us بێتە سەر PC لەوانەیە پارت 2 لەو زوانە بێتە سەر PC بەڵام کەی دێ نازانی بەڵام ئەو کەسانی کە پیسیان هەیە پلیستیشنیان نییە و حەز دەکەن یاریی زۆر ناوازەی چیرۆکی تاقیکەنەوە The Last of Us Part 1 لەو هەفتێت سە PC لە بە خۆت بە خۆڕایش دەتوانین تاقیەوە بەڵام ڕێگەتان پێ نارێم کو دەتوانین تاقیکە بە خۆڕایی خۆشەویستانم هەر لەو هەفتەیە DLC نوێ لە بۆ یاری Forza Horizon 5 لەسەر Xbox و PC بەردەست دەبی بە ناوی Rally Adventure DLC نوێە ئەکسپانشنێکە نەخشەیەکی نوێ لە بۆ یاری Forza Horizon 5 زیاد دەکە سەرنجڕاکێشە چێ دەیکە چێ نایکە لە کۆمنت دەمەوێت بیان دۆزمەوە ببیان بینمەوە بە باسی هەواڵەکانی Xboxتان بۆ بکەم لەبەرەوەی گەورەترین گرنگترین هەواڵن لەو هەفتەی دنیا ڤیدیۆ گەیم یەکسەر بابەوە دەست پێ بکەینکەوە بای سۆنی بەخێر بێ مایکرۆسۆفت بەخێر بێ ئاکتیڤیژن خەریکە عەقدەکە دەبتە ڕاستی لەبەرەوەی یەکێ لەو شوێنانەی کە زۆر دژایەتی کڕینی ئاکتیڤیژنی لەلایەن مایکرۆسۆفتەوە دەکرد CMA بوو کەوا سەر بە حکوومەتی بەریتانیایە ئەوان بە فەرمی ڕانگەیان کەوا ئێستا حالیان ئەوان بەپێ ئەو داتای مایکرۆسۆفت دایتیەوان دەڵێن لاریمان نییە لە کڕینی ئاکتیڤیژن لەلایەن مایکرۆسۆفتەوە و کڕینی ئاکتیڤیژن لەلایەن مایکرۆسۆفتی ڕکابەریکردنی دنیای ڤیدیۆ گەیم لە بۆ سۆنی لاواز ناکە بەڵکو بەهێزتری دەکە کەواتە زلەیەکی گەورە لە بنجێی پلیستیشنی دا Xbox لەو هەفتەیە و دەتوانم بڵێم تاکە شوێن کە من زۆر گومانم لێ هەبووکەوە لەوانەیە لێ نەگەڕێم عەقدەکە ئەنجام بدرێ وتم CMA لەبەرەوەی پلیستیشن لە بەریتانیای یەکجار بەناو بانگە وتم لەوانەیە ئەوان زۆر مەسەرەن ئەو کەسانی کە بڕیار دەن زۆر شارەزای براندی مایکرۆسۆفت و Xboxی نەبن بەڵام تاسۆنی بای Call of Duty خلاص دەستە سەر Xbox و گیم پاسی هیچ عیلازی نییە تاکە شوێن کەمایە موافقەی بدا یەک شوێنە بێگومان FTC ئەویش حکوومەتی ئەمریکایە بێگومان حکوومەتی ئەمریکای 100% ڕێگە دەدا من خۆم باوەڕ ناکەم بەی شێوەیەک ڕێگری لەو کڕین و فرۆشتنە بکرێ 100% ڕێگەی پێدەدا و کڕین و فرۆشتنەکەش دەکرێت و کەی ئیعلان دەکرێت بێگومان تا مانجی 4 لە بۆ مانجی 6 لە مانجی 4 لە بۆ مانجی 6 100% ئاشرا دەکرێت کەوا Call of Duty دێتە سەر Xboxی لە گەیم پاسی ڕۆژی یەکەم پیرۆستامی دەزانم هەستان لەو بەزمەی بوو ئەوە Call of Dutyش بە خۆڕایی لەوانەیە
ئەو ساڵ وەربگرن لەوانەیە ئەو ساڵ بەڵام ساڵی داهاتووتێ مایکرۆسۆفت بۆ فەرمی لەو هەفتەی ڕێگەیاندکەوە 10 ساڵمان دایتە پلەیستیشنی تاوەکو یاریەکانی کاڵ ئۆف دیوتی لەسەر بڵاو بکرێتەوە بەڵام لەو 10 ساڵە پلەیستیشن دەتوانێت ڕکابەرێکی یاری کاڵ ئۆف دیوتی دروست بکات بێگومان سۆنی چەند جارێکیش ڕاگەیاندی کە ئەوان و نە هیچ کەسێکی دیکە تەنانەت EA بە باتڵفیلدیش نەیتوانیوە ڕکابەری کاڵ ئۆف دیوتی بکات و ناتوانن شتێک دروست بکەن ڕکابەری کاڵ ئۆف دیوتی بکات بێگومان زەحمەتە لە بە پلەیستیشنی بتوانین کاڵ ئۆف دیوتی دروست بکات بەڵام لە ماوەی 20 ساڵی بە بڕای من دەتوانی بەڵام 10 ساڵ باوەڕ ناکەم بە 10 ساڵی پلەیستیشن بتوانێت ڕکابەرێکی گەوری کاڵ ئۆف دیوتی دروست بکات و کاڵ ئۆف دیوتی پێی بڵێنەوە ڕکابەری کاڵ ئۆف دیوتیە یەکەمیان لەبەرەوەی کاڵ ئۆف دیوتی زۆر بەناوبانگە ئەوەندە کاراکتەری هەیە چەندین ساڵە گەیمەران لەگەڵی دەژین لەگەڵی دەنون لەگەڵی یاری دەکەن ئەو کاراکتەرانە دروست نابێت لەبەرەوەی ئەو مدە زەمانیەت نییە تۆ یارێک دروست دەکەی ئێستا کاراکتەرەکە نوێیە تۆ دەتوانێت ڕکابەری کاپتن پرایسی بکەیت کە 20 ساڵە هەیە ناتوانانی بۆیە زەحمەتە بەڵام لەماوەی 20 ساڵی بێگومان پلەیستیشن دەتوانێت ڕکابەریش کاڵ ئۆف دیوتی دروست بکە ئەگەر بیەوێ بەڵام باوەڕ ناکەم پلەیستیشن بیەوێ ڕکابەرێکی کاڵ ئۆف دیوتی دروست بکە ئەوەندەیان کاڵ ئۆف دیوتی ببینێتەوە لەسەر پلەیستیشنی مایکرۆسۆفت دەڵێت 10 ساڵتان دەمێت بە خۆتان كيف خۆتان ئارکەین بە فەرمی ڕایگەیان یاری ڕێدفۆڵ ئێستا حالیان خەریکی ئەوەینە مۆدی سینگل پلەیەرەکەی بەبێ ئینتەرنێتیش کار بکە لە هەفتەکانی ڕابردوو باسمان کردکەوە زۆرێک لە گەیمەران ناڕازینە لەوەی کەەوە یاری ڕێدفۆڵ پێویستی بەردەوام بە ئینتەرنێت هەیە گەیمەرەی زۆر دەڵێن نەخێر پێویست ناکە ئەو یاریە ئۆنلاین چیرۆکیانە پێویستی بە ئینتەرنێت هەبێت بەروی هەموو کاتێک ئینتەرنێتت نییە ئینتەرنێت لەوانەیە لاوازبی لە ماڵەوەت یان ئینتەرنێت لەو هەفتی هەنومابی بەڵام تۆ دەتوانانی یاریە سینگل پلەیەرەکانە بۆ خۆت بکەیت بەڵام ڕێدفۆڵ بەتێزە دەڵێت نەخێت دەبێت ئینتەرنێت هەبی ئەز دەتوانێت یاری بکەی بە مۆدی ستۆریەکەشە سو ئارکەین دەڵێ ئێستا حالیان خەریکی حەلێکی وەزعینە دەبانەیە شتێک بکەین کە گەیمەرا بەبێ ئینتەرنێتیش بتوانین مۆدی مڵتی پلەیەرەکە نابڵکو تەنیا سینگل پلەیەرەکەش ئەنجامنەوە تا مۆدی چڕۆکی ئەنجامدا کەشتێکی زۆر باشە دەرهێنەری یاری ڕێدفۆڵی لەو هەفتەیە لەگە مقابلەیەکدا ڕایگەیان بە فەرمی ڕایگەیان بێگومان وتی کاتی خۆی پێشەوەی کەوا بەثێزدا لەلایەن مایکرۆسۆفتەوە بکردرێ یاری ڕێدفۆڵ لە بەرهەمهێنان بوو لە بە پلەیستیشن 5 واتە پلانەکەیان وا بوو تەنیا لەسەر پلەیستیشن 5 بڵاوی بکەنەوە لەبەرەوەی بەثێزدا چەند عەقدێکی هەبوو لەگەڵ سۆنی بۆ یاریی وەکو گۆستوایر تۆکیۆ ئەو یاریە چۆن دەڵێ عەقدی نێوان بەثێزدا و پلەیستیشنی بوو کەوا لەسەر پلەیستیشن 5 بڵاو بکرێتەوە و بڵاویش کرایەوە کە یاریەکە ئێستا حالیان لە مایکرۆسۆفتەوە خاوەنداریەتی دەکرێت بەس مهم دەڵێ ڕێدفۆڵیش لەو جۆرە عەقدانە بوو بەڵام هێشتا عەقدەکە بە سەدی چۆن دەڵێ ئیمزای کۆتایی نەکرا بوو بەڵام یاریەکە تەواو لە بەرهەمهێنان بوو لە بە پلەیستیشن 5 بەڵام مایکرۆسۆفت هات ئێمەی کڕیەوە وتی نابێت بە پلەیستیشن 5 بڵاوی کەنەوە تەنیا لە بۆ ئێکسبۆکس و پیسی و لەسەر گەیم پاسیش بەردەستی دەکەن هەر قسەکردن لەسەر مایکرۆسۆفتی بە باسی نینجا تیۆری بکەین نینجا تیۆری بەشداری کۆنفرانسەکەی ئەپیک گەیمسیان کرد کەوە ئەنریل ئینجین 5.2 ناشتا کرد وەروە چەند دێمۆیەکی نوێیان لە بۆ یاری فۆرتنایتی شتێکیان بڵاو کردەوە کەوە هەموو گەیمەرێک دەتوانێت یاری جیاوازە ناو فۆرتنایتی دروست بکە بە تەکنەلۆژیایە کەوا پێی دەوترێ ئەنریل ئیدیتەر چەندین گەیمەر هەڵسان یاریێکی قەڵای ئەوەکەی ماڵەکەی مایکڵی ناو GTA 5 یانە ناو فۆرتنایتی دروست کردەوە هەبوو گرۆفسترویتی ماڵی CJ لە ناو فۆرتنایتی دروست دەکەنەوە و خۆشەکەشی لەوەیەکەوە هەر کەسێک ئەو شتانە دروست دەکاتن دەتوانێت گەیمەری ئاساری توانێت بچێتە ناوی ستاچنی پارەی داهاتی ئەو خەریتانە ئەو نەخشە نوێیانە لە بۆ ئەو کەسانە دەگەڕێتەوە کەەوە یاریەکەیان دروست کردی ئەو یاری بچووکانیان لە فۆرتنایتی دروست کردی واتە هەم یاری دەکەی و هەم قازان دروست دەکەی کەشتێکی زۆر باشە بەڵام ئەوەی جێگەی زۆر سەرنج بوو بێگومان ئەپیک گەیمز بوو بە خۆی ماپێکی ماپێ ڕستی دەچووی کاڵ ئۆف دیوتی لە ناو فۆرتنایتی دروستیان کردەوە ئەوەی زۆر سەرنجاتیشە ئەوەیە کەوا تایملاینەکیان دانایە ئێستا ڤیدیۆی سینەماتیک و ڤیدیۆی گەیم پڵەی لە ناو ئینجینی ئەنریل ئینجین یەکسەر سویچ دەبی لە گەیم پڵەیەوە لە بۆ سینەماتیک لە سینەماتیکەوە لە بۆ گەیم پڵی بەبێ ئەوەی وەکو ڤیدیۆ بەکار بێ کەشتێک زۆر سەرنجاتیشە بێگومان بەڵام هێشتا سەرنجاتیەشتر ئاشاکردنی ڤێژنی دووەمی مێتاهیومن بوو مێتاهیومن ئەو تەکنەلۆژیایەکەوە دووموچاوی بەکارهێنەر ڕیکۆرد دەکا و دەیکاتە دووموچاوی ئەو کاراکتەرێکە ئەتوو دەیبینێ جا بۆ مێتا هیومنە تاوەکو بەشتێکی جوان نیشاندێن نینجا تیۆری تێک دێمۆیەکیان عرض کرد یا خودت گەیم پڵەیەکیان لە بۆ یاری هێڵبڵی دوو عرض کرد کە سانیوە دموچاوی سانیوەی پیشان دەداتن دەبین کە وردەکاریەکی زیاد لە حەدی هەیە زیاد لە حەد دەبین کە فەیشڵ ئەنیمەیشنەکەی ئەنیمەیشنی دموچاوەکەی زۆر زیاد لە حەد جوانە بێگومان ئەوە لە یاری هێڵبڵید دوو بەو شێوەیە دەبی وەکو ئەنیمەیشن بەڵام کوواڵێت باوەڕ ناکەم
بە 8K تەسویرکرایە و کرایتە 4K کە زۆر بەرزە لەوانە بە 4K ببینین بەڵام بزەوت بە وردەکاریە زۆرە لەوانە نییە بەڵام ئەنیمەیشنەکەی بەو شێوەی دەبینین لە یاری Hellblade 2 بەس مهم Hellblade 2 لە ڕێی گرافیکەوە لەوانەیە ببتە ستاندارد لە بۆ یاری AAA زەبەلا لەوانەیە وا بکەوە سۆنی کۆمپانیاکانی دیکە چاویان لەوەی بیکەوە نینجا تیۆری تشتە لێڤڵی دیکە پێویستە هەموو کۆمپانیاکان کرد چاو لەوەی بکەن لە ڕکۆردکردنی دەموچاوی کارکتەرەکان یاخود ئەو ئەکتەرانە کە ڕۆلی کارکتەرەکان دەجێڕن دوایین هەواڵم لەسەر هەواڵەکانی Xboxی ئەوەیەکەوە مایکرۆسۆفت لە ئێستا بیر لەوەی دەکاتەوە شەڕی کوشەڕی لەگەر سۆنی دەکات جارە شەڕی لەگەر ئەپلی دەکات ستۆری Xboxی یاخود فرۆژگای Xboxی بخاتە سەر ئاپستۆری یاخود بخاتە سەر آیفۆن و آیپادی چۆن ئێستا لەسەر آیپاد و آیفۆن و مۆبایلەکانی ئەندرۆیدش بێگومان سامسونگە واویە هەرچیەکەات و هاتە ستۆری خۆی هەیە بۆ منە پلی ستۆرت هەیە واوای ستۆرت هەیە ئاپ ستۆرت هەیە لەسەر مایکرۆسۆفت دەیەوێ Xbox ستۆری بخاتە سەر هەموو مۆبایلەکێ بێگومان ئەو کارە تاوەکو ئێستا ناکرێت بەڵام بەهۆی ئەوەی کەوە ئەپیک گیمز لە ئەپلی بردەوە لە دادگا لەسەر مەسەلەی فۆرتنایت و پارەی ناو یاریەکان و ڕێژەی پارەکە کەسەتاسی لە بۆ ئەپلی دەڕوە کە زۆرە ئەوشتانە دادگای ئەمریکی بڕیاری دەکەوە پێویستە یاخود دەبێت ئەپل ڕێگە بە کۆمپانیەکانی دیکە بدە ستۆری تایبەتی خۆیان لەسەر آیفۆن و آیپادی بەردەست بخەن جا ئەو بڕیارە لە ساڵی داهاتوو ئەنجام دەدرێت بواری جێبەجێ کرد مایکرۆسۆفت لە ئێستاوە خۆی حاضر کردیە هەر کاتێکە ئەو بڕیارە ئەنجام بدرێ Xbox ستۆری یاخود فرۆژگای Xboxی بخاتە سەر آیفۆنی یاخود ئەندرۆیدی هەردووشیان بێگومان جا ئەوە قازانجی چیە لە بۆ مایکرۆسۆفتی قازانجەکەی ئەوەیە مایکرۆسۆفت بە ئارەزوی خۆی دەتوانێت یاری مۆبایل وەڵبە ئەپلیکیشنی مۆبایل لەو فرۆژگای خۆی بفرۆشێ بێ ئەوەی $1 بداتە کۆمپانیای ئەپل هەموو پارەکە لە بۆ مایکرۆسۆفتی دێ بە خۆڕایی کەتە سەر هاردوێ دەچی حازر کراوە کە من وەکو خۆم پێم ناخۆشە لەبەرچ پێم ناخۆشە لەبەرەوەی مەسەلەی هاکردن زۆر زیاتر دەبێ مەسەلەی ڕێکلام دێتە سەر مۆبایلە زۆر زیاتر دەبی دایمەن مەسەلەن بۆ منە ئەگەر مۆبایلێکی ئەندرۆیدت هەیە ئەگەر ئەکاونتێکی ئەمریکی لەسەر دابنێ جیمێڵەکەت ئەمریکی بی پلی ستۆری بەکاربینی بە مەزبوطی بێ ئەوەی کەوە ئەپلیکیشنی خراپ داڵۆن بکەی لە شوێنی دیکە مۆبایلەکەت پاک و خاوێنە ئەدی ئەپلیکیشنێک نییە بری ڕکلام دێتە سەر مۆبایلم دێتە سەر ئاپستۆرم فەیسبوکی بەکاردێنە ناکە و ڕکلامەکەتە ناوەندی سێتینگت هەشتەکەت بێگومان ئەها خۆشترە بە سادەی مۆبایل بکەن بەڵام کاتێک کە ئاپستۆری جیاواز دادنێ ئەپلیکیشن لە باگراوند ئیش دەکان ڕکلام دەخرەستە مۆبایلت ڤایرۆس دەستەنە مۆبایلت زۆر ناخۆش دەوێت بۆیە هیوادارم بەو شێوەی نەبیکەوە ئەمن دەڵێن بەو شێوەی دەبی هیوادارم بە شێوەیەک بیکەوە وەکو ئێستا چۆن کار دەکات بەبێ مشکلە ئەسلی بەو شێوازەبی ئینشاءالله بێنە سەر هەواڵی یاریەکان گەورەترین هەواڵی یاریش بێگومان لەو هەفتەیە بێشەوەی بێمە سەر پلەیستیشنی سپاس پلەیستیشن و ڕزنی ڤڵەکەش دەکەم بێگومان بەڵام بە باسی یاریەکان بکەین یاریەک کە لەلایەن دروستکەری یاریەکانی GTA نزیکەی چەندە نزیکەی ساڵێک زیاتر ئەمە دەمانێت زانیاری لەسەر بزانین گەیمپلەیەکی نوێ لە بە بڵاوکرایە وەروەها بە فەرمیش ئاشکرا کراکەوە لێزلی بنز خۆی سەرپەرشتی دروستکردنی ئەو یاریە دەکات لێزلی بنز بێگومان دروستکەری یاریەکانی GTA وەروەها دەستێکی گەورەشی هەیە لە بڵاوکردنەوە GTA 4 و 5 تا GTA San Andreasش ئۆکێ لێزلی بنز دەڵێ ئەو یاریە بە ناوی Everywhere دەڵێ وەکو یاریەک یاری نییە وەکو پلتفۆرمێکە وەکو ڕۆڵبلۆکسان بینیوە ڕۆڵبلۆکس بەخۆی یاری نییە بەڵام یاری لەناو ڕۆڵبلۆکسی دەکەی بە یاری جیاواز دەڵێ Everywhere پلتفۆرمێکە وەکو ڕۆڵبلۆکسیە هەر کەسە و چەندین شوێنی جیاواز دەتوانین یاری زەبەلاحی لەناو دروست بکەم بەڵام جیاوازەکەی لەگەر ڕۆڵبلۆکسی ئەوەیە Everywhere کواڵەتیەکەی کارەساتە بۆ نمونە یەکەم یاریان لەناو Everywhere ئاشکرا کرد وەکو بڵێ لەناو ڕۆڵبلۆکسی ئاشکرا کرد ئەو یاریە بە ناوی Mind's Eye یاریەکی AAA زەبەلاحە یاریەکی جیهانی کراوەی گرافیکی دەڵێت GTA تەنانەت دەڵێ ستایلی GTAشمان بەکارهێنایە لەو یاری کە زیاد لە حەدە بێگومان گرافیک زۆر زیاد لە حەدە دەڵێ هەموو ڤیدیۆیانش ئینجناواتە گرافیک بەو شێوازەی دەبیت لەو یاریەی دەڵێ لەناو یاری Everywhere بڵاو دەکرێتەوە بەڵام کەی بێگومان نازانین بەڵام دەڵێ ئەو ساڵ لەسەر پلەیستیشن و Xbox و PC Everywhere وەکو پلتفۆرم بەردەست دەبین و چەند یاریەک لە خۆ دەگرین و یاری Mind's Eye لەو پلتفۆرمە بڵاوی دەکەین و لە کاتێکی دیکە لە مقابلەیەکیان لەگەر وێبسایتی پۆلیگان دروستکەرانی Teenage Mutant Ninja Turtle بە فەرمی ڕایانگەیاندکەوە یەکێک لە کۆمیکە نوێیەکانی ئەو زنجیرەیەی دەکەنە ڤیدیۆیاری و دەکەنە ڤیدیۆیاریی تاریک و لە بۆ تەمەنێکی گەورە و پێگەیشتوو و دەیانەوێت لە ستایلێکی ئەکشنی RPG ئەدڤێنچەری یاخود سەرچێشی وەکو گارڤاری 2010 و گارڤار ڕاگنەڕۆکی بی کە من وەکو خۆم
نازدار دەبێت. Teenage Mutant Ninja Turtle یەکێکە لە دڵخوازترین زنجیرە کارتونیەکان کاتی خۆی کە لە ژیانمدا بینیومە زۆر هۆگریان بە تایبەت هیچ کەیفم زۆر بە چی سەڵە ڕنگ سوورەکەی دەهات زۆر خۆش دەویست بە منداڵی و دەڵێ بۆ کەسانەی وەکو من لەو تەمەنی منەوە کاتی خۆی زۆر دیتی یاخود ئێستا تۆ لە ماڵەوە لە ڕێگەی ئەفلام کارتونەوە یاخود لە ڕێگەی ئەنیمەیشنەوە ئەو کارکتەرانە دەناسی دەرە بۆ کەسانی کە کارکتەرەکان دەناسن ئەو یاریە نوێیە کە لە ستایلی گادۆڤاری دەبێت کامێرەی کەسی سێمە دەڵێ بۆ ئەوان یاریەکە وەکو یاری خەونەکانیان دەبی بێگومانی ژوا دەبی لەبەرەوەی لەمێژە حەز دەکەم یاریێکی کامێرەی کەسی سێمی 3D ئاکشنی ئەدڤێنچەری RPG زەبەلاحی گەورەی AAA لەناو یاری Teenage Mutant Ninja Turtle ئەنجام بدەم چکە زۆر نازدارە بە دەڵێ ئێستا حالێن یاریەکە لە بەرەمێنانە لە ماوەیەکی نزیک زانیاری زیاترتان لە بۆ بڵاو دەکەینەوە. خۆشەویستان دەنگۆیەکان ڕاست بوون لە چەند هەفتەیەکە باسی Counter Strike 2 دەکەین دەنگۆیەکان ڕاست بوون ڤالڤ بە فەرمی ئەم جاری دەڵێن ژیر باسی دەنگۆی مەکە باسی شتی فەرمی بکە ئۆکەی بزانە دەنگۆیەکە دەزانام ڕاست دەدەچی ڕاست دەرچێت بە فەرمی ڤالڤ ڕایگەیان کەەوە Counter Strike 2 لە هاوینی ئەو ساڵ بڵاو دەکەینەوە و ڤیددیویەکیان بڵاو کردەوە گەیمپڵی یاریەکەیان نیشانداوە تاکە توانین بڵێن جگە لە ئەپدیتکردنەوەی گرافیک و ڤیژوەڵ تاکە گۆڕانکاری گەورەش لە بەشی دووەمی یاری Counter Strike ئەوەیەکەوە دەڵێ کاتێک تۆ تەقەی دەکەی مۆنە کلیک لەسەر ماوسەکەی دەکەی هات تەقە و لەو کاتێش کە تۆ دەجوڵەی بە کیبۆردی دەڵێ ئەو مابینی داگرتنەوە ئەو داگرتنەی لەوانەیە هەندێک میلە چرکە هەبیتن دەڵێمە هەوڵمان داوە ئەو میلە چرکەی نهێڵین کاتێک کە تۆ شتێک دەبینی تەقەی دەکەی یەکسەر لی دەدەی واتە MS-یان لە بۆ یاریەکەی هەر نەهێشتیە دەگرێتەوە سەر ئینتەرنێتی خۆش دەگوان بەڵام لە لای ئەوان لە سروری ئەوان MS بوونی نییە یەکسرە دەڵێ ئەوەش زیارەتی گەیمەران دەکەوات بە شێوێکی خێراتر چۆن دەڵێ باشتر و چاوچیشتر و متعە زیاتر بێگومان سێژ زیاتر یاریەکە بکەن یاریەکە لە مانجی شەشی ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە ئەو کەسانی Counter Strikeیان لە سیستیمی هەیە بێگومان بە خۆڕایی ئەو یاریەش وەردەگرن واتە ئەپگرید دەبکرێتەوە کە ڤالڤ بێگومان ڤالڤ هەم کاتەشتی زۆر باش دەکات و ئەوەژێکە لەشتە باشەکەیان بۆیە Counter Strike ئێستا نرخی زۆر هەرزانە بۆ خۆت Counter Strikeەکی یەک بکڕە لەسەر PC و بەشی دووەم بە خۆڕایی وەردەگرێت ڤیددیوەکی نوێ لە بۆ یاریەکی نوێ بڵاوکرایەوە بێگومان یاریەکە نوێ نیەت نزیکەی چەمان کاشکراکراوە یاری Lord of the Fallen کە بەشی دووەمی یاری هەر The Lord of the Fallen هەمان ناوی هەیە گەیمپڵەیەکەی باسی Unreal Engine 5 دەکە کە چۆن توانای سوودیان لە توانەکانی Unreal Engine 5 وەرگرتیە لە ڕووی ڤیژوەڵە لە ڕووی کارکتەرەوە لایتینگە شوێنەکانە وەروەها کاردانەوەی ڕووناچیە لەگەڵ باڵەخانەکان لەسەر کارکتەرەکان لەسەر شوێنەکان وەروەها شتێک بەناوی ئیلومنس کەەوە ڕووناکردنەوەی ژوورەوە کاتەکە تۆ خۆرت هەیە لە دەرەوە ڕووناچێکە لە پەنجەرە دێتە ژوورەوە بەڵام ڕاستە خۆ بە هەموو دار و دیواری ناکەی ڕووناچەکە بەڵام دار دیوارەکەش پێویستە بێگومان ڕووناک بکرێتەوە باسی ئەوشتانەمەە بۆ دەکە ڤیددیۆیەکی جوانە سەرنجاشە لە بەخۆتان هەرهەمووی سیرکە یاری نوێیەکەی کراش بەناوی کراش تیم ڕەمبڵ بڕیارە لە مانجی 26 بڵاو دەکرێتەوە لەسەر PlayStation 5 Xbox Series و PlayStation 4 و Xbox One وەرە بێگومان PC یاریەکە تەنیا مۆدی مڵتیپلەیەری هەیە چوار بەرامبەر چوارە یاری سەرنجاشە بێگومان دەڵێ کلۆز بێتایەکەشی کلۆزت بێتە بۆ کەسانێکەوە یاریەکەیان پری ئۆردەر کردیە لە نێوان 20 بۆ 24 مانجی سوار بەردەست دەبیتن بەڵام تەنیا بۆ ئەو کەسانەیە کەوا یاریەکەیان پری ئۆردەر کردیە لەو یاریەی تۆ 5 کارکتەرت هەیە یاری پێ بکەی ئەویش هەرێکە لە کراش کۆکۆ تاوانە نیۆکۆرتێکس و وەروەها دینگل دایل لەگەڵ سێ زۆر نەخشەی جیاواز بێگومان نەخشەی زیاتر لە بۆی بڵاو دەکرێتە بۆ چکە یاریەکە ئۆنلاین و مەڵتیپلێرە یا گرافیکی یاریەکەش وەکو یاری ڕابردووی کراشی دەبی کراش فۆری دەبی پێمان گرافیکی جوان بوو بەڵام بێگومان من چاوەڕێی ئەو یاری نیمە زۆر چکە یاریەکە ئۆنلاینە من چاوەڕێی بەشی پێنجەمی کراشیمە دەبێت چەندی مەرحەلەی جیاوازە ناو جیهانی کراش ئەنجام بێمە سەر هەندێک هەواڵی Resident Evil 4ش لەو هەفتەیە کە بێگومان بڵاوکرێەوە بە گەورەترین یاری ستیمی کە لە ڕۆژ یەکەم بڵاوکرێتەوە تا زۆرترین گەیمەر یاریەکەیان کردیە و کردویانە لە چاو هەر یاریی Resident Evil 126700 کەس تاوەکو ئێستا لە سیستیمی یاریەکەیان کردووە لێ کاتدا کە بۆ نمونە یاری Resident Evil Village 16,000 کەس بوو Resident Evil 2 74,000 کەس Resident Evil 3 60,000 کەس بەڵام ئەوەیان 126,770 کەس بێگومان ئەو ژمارە لەوانێ بەرزتریش بتەوە بەس مهم ژمارێکی یەکجار بەرزە واروە کاپکۆ بە فەرمی ڕایگەیان کەوا مۆدی مرسنێری کە
مالتی پلیرەکە و ئۆنلاینەکە یاری Resident Evil 4 دەڵێ لە مانجی چوار بە شێوەی DLC بە خۆڕایی بۆ کەسانی یاریەکەیان هەیە بڵاو دەکەینەوە. ترێلەرێکی نوێ لە بۆ یاری Aliens Dark Descent ئێستا حالیان بەردەستە دەتوانن بینەری بن. ترێلەرەکە گەیمپڵی یاریەکەی نیشان دەدا وەروە ریل تایم لە کاتی ڕاستەقینەیە شێوازی یاریەکەی نیشان دەکە یاریێکی تاکتیکەڵە واتە بە شێوەی تاکتیکی دەبی یاری بکەین و ئەکشنە و بڕیارە یاریەکەش لە مانگی 6 ساڵ بڵاو بکرێتەوە. Ubisoft ئیشەشی زۆر قۆڕی نوێ ئاشکرا کرد کە ئەم زۆر ڕێ دەبتەوە و پێم وایە چەندین ساڵیش ئەو کارە دەکەن بەڵام تازە بە تازە ئاشکرا کرایە و ئێستا لێشیان ناشرا بووە و پێویستە زیاتر شەکەی گەورەکەن کە شتێکی زۆر مهمە. ئەویش AI بەکارهێنانی ژیری دەستکرد یاخود AI بۆ نووسینی حیواری کارکتەرەکان. بێگومان یەکێک لە گەورەترین چۆن دەڵێ ڕەخنەکانمان لە یاری نوێیەکانی Ubisoft ئەوەیە کەوا حیوارەکانیان بە حیواری مرۆڤی ناچێت. حیوارەکانیان ئەوەندە ناخۆشە، ئەوەندە ئیزعاجە، ئەوەندە بێمعنایە زۆر جار، ئەوەندە دوور و درێژە قسەکردنیان خۆش نییە کارکتەرەکانی نوێیەکانی Ubisoft. وەکو باسی ئەساس نەکۆنەکان ناکەم، باسی یاری نوێیەکانیان دەکەم. لەبەرەوەیە Ubisoft وێکمان ژیری دەستکرد بەکاردێنی واتە کۆمپیوتەری بەکاردێنی مێشتی کۆمپیوتەری لە بۆ نووسینی حیوارەکان واتە مرۆڤی ئاسایی نن دارەنیشتە سینارۆ نووسک دارەنیشتە سینارۆ نووسک حیوار بنووسە وەکو ڕێدێدی نییە هەر کەلیمەک هەر وشەک معنەیەک دەدا و چیرۆکەچی لە پشتە بەو شێوەیە نییە قسەی قۆڕ بێ معنەیە ئەیەک دەینووسی لە بۆ دەوڵەمەندکردنی چیرۆکەی بەڵام چیرۆکەش دەوڵەمەندتر ناکەن. Ubisoft بە فەرمی ڕاگەیاندکەوە AI زیاتر بەکاردێنن ژیری دەستکرد زیاتر بەکاردێنن کۆمپیوتەر زیاتر بەکاردێنن لە بۆ نووسینی حیواری ئەو کارکتەرانە ئەو NPCیانە ناو جیهانی یاریەکان هەن کاتێک کە قسە دەکەن. بێگومان وەزعەکە زیاتر خراپتر دەبێت لە Ubisoft ویشەی بکە مەبەستیان بێگومان لە بۆ ئەوەیە کە پارەیەکی زۆر نەدەن ئەو کارمەندانەی کە حیوارەکان دەنووسن کۆمپیوتەرێک بەداگرتنی یەک ڕستەی توانین یەک تەنە ڕستی جیاواز لە بۆ دروست بکات وەکو ChatGPT کە لە چەند هەفتەی ڕابردوو لە فەیسبووکی زۆر باسم کرد. زاک سنایدەر خەریکی فیلمێکی نوێ بە ناوی مون ڕێبل کە دەڵێن یەکێکە لە زەخمترین فیلمەکانی نێتفلیکس ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە بەڵام زاک سنایدەر لە مقابلەیەکی نوێوتی مون ڕێبل کە فیلمە زەبەلە نوێیەکەیتی دەڵێ یاریەکی لەسەر دروست دەکەین کە RPG و دەبێتە یەکێک لە گەورەترین یاری RPGەکان لە مێژوودا. بێگومان مون ڕێبل من زۆر شارەزای چیرۆکی مون ڕێبل نیم بەڵام دەڵێن چیرۆکێکی فانتەسیە بە شێوەی جیهانی دوون دەچی بەڵام بەشێکی فانتاسیای گەورە دەڵێ ئەو یاری دەکەین RPG بەڵام نازانم مەبەستی زاک سنایدەر RPG وەکو تاکتیکەڵە وەکو ئێلێنەکەی تازەیە کە باسم کرد کامێرە لەسەر هێشتانەیە یان RPGێکی وەکو Elden Ring و God of War ئەو جۆرانە دەبێت ئەساس نەکان دەبێت نازانم یەکێک لە یوتیوبەرە بەناو بانگەکان بە ناوی The Completionist ئەو کەسێکەوە هەموو یاریەکانی تەواو کرد هەموو یاریەکانی هەیە بە فەرمی ڕایگەیاند یاخود ڤیدیۆیەکی بڵاو کردەوە سەرجەم یاریەکانی دوو کۆنسۆلی کڕیە سەرجەم یاریەکان واتە چەند یاری تێدا دوو کۆنسۆڵە کڕیتی وە ڤیدیۆەکەشم سەیر کرد زۆر خۆشە لە بە خۆتان سەیری بکەن لە دیسکریپشن بێگومان لینکی دادەنێم دەڵێ زیاتر لە 866 یاری وی کڕیە کۆنسۆلی وی لەگەڵ 1547 یاری کۆنسۆلی 3DS کڕیە نیتیندۆی لەبەر سش ئەو یارانی کڕیان لە ئۆنلاینەکەی لەبەرەوەی نیتیندۆ بە فەرمی ڕایگەیاندکەوە هەردوو فرۆژگایەکەیان دادەخرێ بەیەکجاری و ئەو یاریانە بێگومانە ناو دەچن نامینێن ناتوانین جارێککە بیان کڕی ئەو گەیمەرە هەڵسە هەموو یاریەکانی کڕیە چەندجی سەرف کردێەوە بە ڕاینگۆ $22,000 سەرف کردێ واتە دوو دەفتەر و شتێکی سەرف کردێ بەس دەکڕینی ئەو یاریانە تەنانەت بەشێکی زۆر لەو یاریانەشیان ئەو یاریانەشی پێینە دەکردرا لەبەرەوەی ستۆر لە ناگەڕێهم پارە لە 1,000 سەرف بکەی و پێویست بە کارتی گیفت کاردا ڤیدیۆکە زۆر سەنجاشە هیوادارم بچن سەیری بکەن لەبەرەوەی هەموو یاریەکان با 1.2 تێرەبایت یەک یاری نیشیندۆی ئەو سەردەمەی هەمووی چەندە 15 مێگابایتە ئەو پەڕی 100 مێگابایتە 1.2 تێرەبایت یاریکی داوڵند کردیە بۆ پارێ زەبەلا هەیە لەو هەفتەیە دیLCێکی گەورە لە بۆ یاری سۆنیک بەردەست دەبی بە خۆڕایی بەو کەسانەی کەوە یاریەکەیان هەیە سوودی لێوەردەگرن ستودیۆ بلوبەر تیم بە فەرمی ڕایگەیاندکەوە 11 خولەکیان لە یاری Layers of Fear ریمیک بڵاو کردیتەوە ئێستا دەتوانن بە خۆتان بینێری بن گەیمپلەیەکی سەرنجڕاکێشە بۆ کەسانێک کە حەز دەکەن زانیاریەکە چۆنە پێشەوەی پارەی پێ بدەن یاخود زانیاری زیاتری لەسەر لێوەگرن پێویستە هەواڵەکانی پلەیستیشن ئەو ئەکتەری ڕۆڵی ڤێنەم دەجێڕی لە یاری سپایدەرمان 2 قسەیەکی کرد کە پێم وایە دەکەوتە مشکلی لەسەر ئەو قسەی لەبەرەوەی وتی یاری سپایدەرمان 2 پێم وابی لە مانجی 9 بڵاو دەکرێتەوە لە مانجی 8 ڕکلامەکی زۆر زەبەلاحی لە بۆ دەکرێت بێگومان لەوانەیە قسەکە ڕاستبی بەو شێوەی ناوی یاری ئاشکرا بکرێت کە کی بڵاو دەکرێتەوە پێویستە کۆنفراسی ببینین ترایلەری لێ بینین گەیمپلەی لێ بینین سۆنی بە خۆی لەسەر ستایلی خۆی
یاریەکە یاشرا بکەن نەک ئەکتەرێک لە مقابلە چی وڵای ئێبرام کوی دەزانین کە ژنێو یاری بڵاو دەکەینەوە کە هەموو دنیا چاوەڕێ گەیمەران درێن کە ژنی سپایدەرمان دوو دەکەن جێ کۆنفرانسی پلەیستیشنێ ئەو ئەکتەرە لە خۆی لە مقابلش تەبیعی درێ پێم وابی لە مانجی نۆ بڵاو دەکرێتەوە لە مانجی هەش ڕکلامەش زۆر دەبێت گەیمەرەکانیش دەرێن بێدەنگ بە حەز ناکەوە تو قسەی بکەی حەز نییە پلەیستیشن بەخۆی کۆنفرانسی بکەیت باس بکە ئای لە ئاتێیشەکە مهم دڵخۆشن کە سپایدەرمان دوو لەوانەیە لە مانجی نۆ بڵاو بکرێتەوە کە پێم وایە منۆ خۆم باوەڕ ناکەم لە مانجی نۆ بڵاو بکرێتەوە پێم وابی دەستە مانجی 11 لەبەرەوەی هۆڵیدەیە پێویستە لە پشوەکان بڵاوی کاتە چکە وەختی وەکو گارە ڤەڕاژنەوەی فرۆشێکزار زۆری دەبیت نەک لە مانجینۆ بەڵام دەکرێت لە مانجینۆ دەست بە ڕکلامکردنەکان بکرێت کەمان سۆنی کۆنفرانس کەنجینێ دێ وەلەو هەفتەیەش بە فەرمی ئاشکرا کرێتکەوە جۆرە ستایلێکی نوێ و وەرە تەکنۆلۆژیایکی نوێ لە بۆ دایلۆگ واتە حیواری کارکتەرەکان لە بۆ یاری مارڤڵ سپایدەرمان دوو مارڤڵز وۆڵڤرینی بەکاردێ لەلایەن ئینسۆمنیاکەوە ئەو قسەی معنای تێبێکوان زۆر بمعنا بەو شێوەی کە وتم بەس مهم وەکو ژیری دەستکردەکەی یوبیسۆفتی نییە حیوارەکان هەر لەلایەن نەفەری ڕاستەقینەوە نووسرا بەڵام دەڵێت دایلۆگ کە تەکنۆلۆژیایکی نوێی تێدایە بەڵام بزەبت نازانین تەکنۆلۆژیای نوێیەکە چییە لە کاتی ئەوەیەکەوە مثلەن وەکو ڕێدێدی کە تەکنۆلۆژیای قسەکردنیان زۆر زۆر جیاواز بوو بێکمان چەندین حیواریان هەبوو لە بۆ یەک حاڵەتی بۆن ئارثەر لەسەر ئەسپی ئەگەر ڕاوەستا بە تۆنە قسەی دەکرد ئەگەر ڕای کرد بە ئەسپەکە بە تۆنەشکە قسەی دەکرد هەر هەمان حیوار بوو دەتوانانی هەمان حیواری دیوارەکەیەوە مثلا یاریەکە بینەوە پاش مثلا چاپتەرێک وەرەوە پاش هەمان جێی ببڕەوە ئەگەر ئارثەر ڕاوەستای بەنەوە قسەی دەکەت دانیشتبی بەنەوە ئاگ لەسەر ئەسپی بەنەوە هەر هەمان حیوار هەست دەکەم تەکنۆلۆژیایکی لەو شێوازە دەبی بێگومان لە بۆ سپایدەرمانی زۆر زۆر سەرنجاچێش دەبی حیواری جیاوازی هەبی لەبەرەوەی سپایدەرمان بەردەوام دەجوڵێ بەردەوام لە ئاسمانە یاخود بە فڕنی وێب شوتەری دەکات یا ڕاوەستای لەسەر باڵەخانە چیم بێگومان پێویستە تەکنۆلۆژیاک هەبی هەمان حیواری بە شێوەی جیاواز لە بۆ شوێنی جیاواز بەکاربین بلوبەر تیم بە فەرمی ڕایانگەیاندکەوە یاری سایلەنت هیل 2 زۆربەی کارەکانیان تەواو بۆ تەنان دەڵێن یاریەکە بە تەواوەتی تەواو بۆ بەڵام کاریان لەسەر ئەوە مایە کە یاریەکە پاک بکەنەوە لە کێشەی تەکنیکی ئەوشتانە بەڵام دەڵێن یاریەکەمان تەواو کردووە لە سەرەتا تاکەوتە بتوانین یاریەکە پڵی بکەین بەڵام بگمان باسییان نەکرد کە یاریەکە بڵاو دەکرێتەوە یاریەکە بگمان تایبەتی پلەیستیشنە لە بە ماوەیەک دواتە دێتە سەر پیسی و بگمان دێت ئەکسبۆکس بەڵام جارێنە سایلەنت هیل 2 دەڵێ ئێمە هەوڵ دەدەین وەکو ستودیویەکی نایتی دۆگمان لێبێتن بە یاری سایلەنت هیل 2ەوە دەڵێ دەمانەوێت وەکو نایتی دۆجی ببینێت یەکێک لە گەورەترین و باشترین ستودیوەکانی دنیا ڤیدیۆ گەیم دەتوانین یاری چیرۆکی بە شێوەیەکی زۆر پێشکەوتوو تەکنۆلۆژیایکی پێشکەوتوو پێشکەش گەیمەران بکەن و بناسن مێکمان نایتی دۆگ بە یاریەکانی The Last of Us و Uncharted بۆ ستایلەی بەناوبانگە هەموو جارێ تەکنۆلۆژیا گەیم دەباتە لێڤڵێکی دیکە دەرێ بلوبەر تیمیش دەڵێ مە هەوڵ دەین بۆ یاری ئەو شتەی بکەین سۆنی بۆ یەکەم جارە داشکان لە بۆ کۆنسۆلی پلەیستیشن 5 بکە بێگومان تاوەکو ئێستا داشکانی نەکرێت تەنیا سعری بەرز کردەوە بەڵام ئێستا $50 لە بۆ بەندڵی God of War Ragnarok و پلەیستیشن 5 کاردووشیان بێکەوە $50 سعری هینایتە خوارێ لە بۆ کەسانێک کە حەزیان لێە بەندڵەکی لەو شێوازە بکڕن مێتاکریتیک ئەو وێبسایتی کە من هەموو جار لە سەرەتای بەرنامە ئاماژەی پێ دەکەم بۆ نمرەی یاریەکان کەوا چەندیان پێدرایە بێگومان بەناو بانکترین و باشترین شوێنە لە بۆ زانینیەوەی کە یاریێک باشە خراپە مێتاکریتیک بە فەرمی ڕێگەیان سۆنی و پلەیستیشن لە ژمارەیەکی 2022 لە بەرزترین وەرگرتنی بەرزترین نمرە سۆنی ئینتراکتیڤ ئینتەرتەینمنت کە دەکاتە پلەیستیشن 85.6 نمرەیان هەیە نمرەکان 85.6 پارساڵ لە پلەی دووەم بوون پاردەکس ئینتراکتیڤ 81.6یان هەیە ئاکتیڤیژن بلیزرد 76.5یان هەیە فۆکس ئینتەرتەینمنت 8یان هەیە لە پلەی چوارە من تیک تو 78.9یان هەیە لە پلەی پێنجە من کاپکۆم 78.6یان هەیە لە پلەی شەشە من سێگا لە پلەی هەفتەم ئەناپورا ئینتراکتیڤ لە پلەی هەشتەم هەمبڵ گەیمز لە پلەی نۆیەم ژمارە دەش بێگومان دیڤۆلڤەر دیجیتەڵە بۆچی ئەکسبۆکس تێدا نیاوڕێنی خۆشویست لەبەرەوەی پار ساڵە 2020 ئەکسبۆکس زیادێکی زۆری بڵاو نەکردەوە چەند یاریش بڵاو کردە بەڵام زۆر نینە ناتوانێت ڕکابەری ئەو کۆمپانیانە بکات لە وەرگرتنی نمرە بێگومان یاری باشی بڵاو کردەوە پارچ یەک دو یاری بچوشی زۆر باشیان بڵاو کردە بەڵام مهم نمرەی بەرز وەرگراگە بێت و یاری گەورە بڵاو نەکردە بەڵام ئەو ساڵی ئەکسبۆکسێک کەوا نمرەی بەرز کۆکاتەوە بێتە ژمارەیەک یان ژمارەت دوایین هەواڵیشم پێشە بێ بەسەر خوێندنەوەکی Resident Evil 4 بە باسی یاری Horizon Forbidden West بکەین بە فەرمی گۆڕا گەیمز ڕاگەیاندکەوە DLC نوێیەکە نرخی $20 دەبی وەروە بۆ کەسانی پری ئۆردەر دەکەن چەندین شتومەکی جیابازش لە یاریەکەی وەردەگرن کە پێم وایە شتێکی باشە بێگومان $20 نرخێکی زۆر نییە لە بۆ DLCێکی زەبەلاحی وەکو Burning Shores ناو Horizon Forbidden West کە بێگومان دەزانم زەبەلاح دەبی لەبەرەوەی بخۆی یاریەکە زۆر زەبەلاحە و یاریەکەش و ئەو DLC نوێش تەنیا لەسەر
PlayStation 5 بەردەست دەبینیان سا PlayStation 4 و DLC-ەکان ئەو DLC-ش ئەگە پریۆردەری بکەیت هەشتا شتومەکە داتێکە تەنیا لە لای ئەوان بەردەستە. ئێستاش کاتی خوێندنەوەی منە بۆ یاری Resident Evil 4 Remake. لە کۆتاییدا لە دوای چەندین ساڵ چاوەڕوانی بێگومان Capcom یاری Resident Evil 4 بڵاو کردەوە. ریمیکەکەی دەڵێم نەک یاری ڕەسەنەکە بێگومان یاری ڕەسەنەکە یەکێک بوو لەو یاریانێکەوە ئیلهامێکی گەورەی بە جیهانی ڤیدیۆ گەیمدا ئێستاش لە بیرمە لەسەر PlayStation 2 دا دەچوینە گوندەکە لەوێ شەڕێکی گەورە با لەگەڵ ئەو کارکتران دەکرێت بەسەر تاوەرەکەی دەکەتم لەوێ بەردەبوومەوە قورس بوو جوان بوو سەرنجاکێش بوو ترسناک بوو بەڵام ئەوەی مهم بوو فول ئەکشنەکەی بوو ئەکشنەکەی بوو کاتی خۆی کاتێکەوە Capcom یاری Resident Evil 2 ریمیک کردەوە Resident Evil 3 ریمیک کردەوە بێگومان هەمومان دەمانزانی کە ڕۆژێک دێ Resident Evil 4 ریمیک دەکرێتەوە بەڵام دەمانزانی کەی دەتوانم پێتان بڵێم هاوڕانی خۆشەویستم ئێستا کاتی ریمیکی یاری Resident Evil 4 دەبەرەوەی ئەو یاریە بە شێوەیەک ریمیک کرایتەوە بە عشق و خۆشەویستیەوە ریمیک کرایتەوە واتە Capcom ئەو کەسانێکەوە یاریەکەیان دروست کردیتەوە دەتوانم بڵێن دەستکاری زۆر شتیان کردی لە جیهانی یاریەکەی بە تایبەتی بەو کەسانی کە چەند جارێک بەشی چوارەمی پێشوویان کردووە دەستکاری زۆر شتیان کردیە بەڵام لە هەمان کاتدا ڕێزێکی گەورەیان بە یاری ڕەسەنەکە نیشاندای ڕێزێکی گەورەیان بەرامبەر گەیمەران نیشاندای بە تایبەتی بەو کەسانی کە حەزیان بە یاری Resident Evil 4 بووە دەزانی کەوا بۆنە سەگەکە بۆنە سەگەکە کە لە سەرەتا یاریەکە دەیبینی لە سەرەتا یاریەکە سەگێکی دیکە دەبینی کەوا مردووە بەڵام لە شوێنێکی جیاوازتر سەگەکەی خۆت دەبینیەوە کاتێکەوە لیۆن ڕزگاری بکە لە شوێنی دیکە سەگەکە بەکەڵ کردە بەبێ سپۆیل بێگومان و بۆنە خانووەکەی یەکەم کە تۆ لە یاری ڕەسەنەکە دێ ناو جیهانی ئەو شوێنە ڕاستەخۆ دێ ناو خانووەکە یەکەم بەڵام لێرە دەستکاریی خانووەکە کراوە تۆزێک دەڕۆی ئینجا دەچێ ناو خانووەکە و خانووەکە گەورەتر کراوە بۆ منە شوێنی ئەویان لە بۆ زیاد کردێت چۆن دەڵێ بێدڕومێک شوێنی خەوتنیان لە بۆ زیاد کردێت کە پێشتر نەبوو واتە هەمان شتە بەڵام دەستکاری کراوە بەڵام باشتر کراوە نەخراپتر بەگشتی گرافیکی یاریەکەش بە بڕای من یەکێکە لە جوانترینە یاریانی لە ژیاندا بینیمە هۆکارەکەشی چیان بێگومان هۆکارەکەشی ئەوەیەکەوە RE ئینجنە ئەو ئینجنێکەوە Capcom بەکاری دەینێ RE ئینجن ساڵ بە دوای ساڵ یاری بە دوای یاری ئەپدەیت کراوەتەوە ئێستا تەکنۆلۆژیایان دروست کردووەکەوە قژی لیۆن تاڵ یاخود موم و بە شێوەیەکی جیاواز لایتینگی خۆی وەردەگری هەرچەندە ئەو تەکنۆلۆژیا پێویستی بە ئەپدەیتێکی باشێت لە بەرهەوی بەڕاستی زۆر خراپ خۆی نیشان دەدا ئەگەر ئەو تایبەتمەندێ ببژێنیەوە باشترە بەڵام بەگشتی یاریەکە زۆر جوان دیارە بابە ئەسی چیرۆ بکەم بێگومان چیرۆک هەر هەمان چیرۆکی پێشترە لیۆنس کەنەدیە لە دوای چەند ساڵێک لە ڕزگاربوونی لە شاری ڕاکونستی لە کەوەکو پۆلیسێکی سەرەتایی کە تازە هاتە ناو جیهانی پۆلیسیەتی ئۆشتارە دوای چەند ساڵێک لە ڕزگاربوونی لە شەڕە گەورەکەی ناو ڕاکونستی و تەقینەوەی شاری ڕاکونستی ئێستا لەلایەن حکوومەتی ئەمریکاوە ڕاهێنانی سەربازی پێکراوە ئێستا حەست بە لیۆن دەکەی کە بەڕاستی سەربازێکی بەهێزە سپێک ئۆپسە ئەوە لەلایەن سەرۆکی ئەمریکاوە لیۆن بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن سەرۆکی ئەمریکاوە ڕادەسپێردرێت تاوەکو کچەکەی بدۆزرێتەوە کەوا پێشبینی دەکەن لە گوندێک لە ئیسپانیا لە ئەوروپا ڕفێنرابێ لیۆن دەستا و گوندە لەو گوندە پێویستە بزانی کەوا سەرەتا چ ڕوویدایە ئەو کچەلەچێ ناوی ئاشلیە وەروە لێ بەدیار دەکەویتەوە ئەو گوندە جۆرە مەخلوقێک لە ناو لاشەی ئەو خەڵکە دەژی کەوا دەکەکەوە بەجێی کەسێک بکەن ئەو کەسەش بێگومان دێتە سپۆیل ناکەم کە چیە بەڵام کەسێکەوە دەتوانێت بە شێوەیەکی چۆن دەڵێ سیمکارتەشی لە مێشتی ئەو خەڵکیدانە دەتوانێت قسەیان لەگەڵ بکە دەتوانی پێیان بڵێ دەتوانی وایان لێ بکەکەوە نوێژی لە بۆ بکەن بیپەرستن تەنانەت وا بکەن شتی قۆڕ و شتی قۆڕ و پیس ئەنجام بدەن وا بکەن خەڵک بکوژن وەکو سیمکارتێکە جا لە سەرەتای ئەو یاریەی تۆ دەبێت ڕوبڕی و کەسانە ببیەوە واو کەسانەش بێگومان شەڕکردن لەگەڵیان چۆن دەڵێ قوڕز نییە تۆ دەتوانی بە گولێک لە دمچاویان و شاپە بەناوبانگەکە و پێلاقە بەناوبانگەکەی لیۆنی شەڕیان لەگەڵ بکەیت بێگومان شتە ئاسانە زۆر قوڕز نییە بەڵام ئەوەی جێگەی سەرنجە بێگومان مانێژمنتی گولێ ژمارە گولەیەکە لەگەڵاتە هەرچەندە من مۆدی ئیزی یاریەکەم کرد بەس بوو ئەوەی بتوانم ڕیڤیوی سریعتان لەبەوە بکەم لەبەرەوەی بێگومان بە مۆدی نۆرمال بکەیت چەند جارێک کە دەمری من نەمدەویست بمرم تەنیا دەمویست بڕۆم شتەکان ببینم بزانم شتێک دەستکاری کرێ لەوانەیە بە مۆدی نۆرمال و هارد یاریەکە بکەیت تۆزێک درێژتر بی بەڵام باوەڕ ناکەمە یارە زۆر درێژبی لە ئۆنلاین بینیم 9 ساعت بە 9 ساعت یاریەکە تەواو کرێ بە 12 ساعتی تەواو کرێ هەیە بە 20 ساعتی تەواو کردێ تەنانەت کەسێکم بینی بە 3 ساعت یاریەکەی تەواو کرد بوو لەبەرەوەی چەند جارێکی کردبوو دەیزانی هەموو شتەکان لەکوێنە بێگومان پەزڵمان هەیە واتە مەتەڵمان هەیە وەکو مەتەڵەکانی Resident Evil Village و هەفت و Resident Evil 2 ئەوانەیە بەڵام مەتەڵەکانی Resident Evil
فۆری ئاسانن زۆر قورس نیم بێگومان یەک دوو دیمەن هەیە ناو قەڵایەکە و ئەوەکان ئاوەکە قەڵایەکە بێگومان ئەو شوێنەکەنی چاتەنادا پێتەناڵ نەبەر سپۆلی بەڵام ئەو شوێنەمان هەیە کە زۆر قورسە وەکو مەتەڵ وەکو کارکردن لەو شوێنێ ئاسان نییە بەڵام بەگشتی مەتەڵەکان ئاسانن بەلەمەکەمان هەیە دیمەنی بەلەمەکە زۆر بە جوان دروست کراوەتەوە و بەگشتی هەموو شوێنەکان زۆر جوانە دەنات ڤاڵیەکە دۆڵەکە زۆر بە جوان دروست کراوەتەوە چاکەتەکەی لیۆنی وردەکاریشی زۆری پێوە دیارە قژی لیۆنی قسەکردنی لیۆنی ئاشڵی بە هەمان شێوەوە شتێکی زۆر میهمی لیۆنی هەرماوەتەوە ئەوش هیوارەکانی لیۆنیە بۆ دەڵێ get out of here مەسەلەن لەو منە دەڵێ yeah that's right لەو منە دەڵێتن لە پێلەکە شاپەشی لە کەسێکی دەڵێ yes ینی حرەکە ینی چۆن دەڵێ قسەکردنە وردەکاری قسەکانی لیۆنی هەرمایتەوە وەکو پاڵەوانێک وەکو کەسەکەەوە ئەزمموی هەیە ئەوکە ئاڕێنی خۆش ڕزنیڤ فۆر بە بڕای من شایانی کڕینە 100% من نمرەی دە لە دەی پێدەدەم شاکارێکی گەوری یاریەکانە عافیە کاپکۆم عافیە ڕزنیڤڵ من بەڕاستی کاتی خۆی ئەوەندە عاشق ڕزنیڤڵی نەبووم بەڵام لە ڕزنیڤڵ چوارەوە بەڕاستی من هاتوونە جیهانی کاپکۆم ڕزنیڤڵەوە ڕزنیڤ فۆر یەکێکە لە دڵخواستی یاریەکانی ئەو ساڵم تاوەکو ئێستا دەتوانم بڵێم یاری ساڵە تاوەکو ئێستا بەڵام نازانم وەکو یاری ساڵ قبول دەکرێت نەچکو یاریەکە ڕیمەیکە من نازانم بەڵام تاوەکو ئێستا لەو یاری باشترم نەکردیان لە 2023 هیوادارم ڤیددیوەکەتان بەدڵ بووبی هیوادارم بەرنامە سفرەژیتان بەدڵ بێت کاتەکەم دوگمێن لایک سبسکرایب لەبیر نەکەن تاڵقەیەکی دیکە بەخوای گەورتان سپێرم خودتان لەگەڵ